وەرزی سەرما و زستان خۆی لە خۆیدا تایبەتێکی زۆری هەیە و هەروەها هاوڵاتیان هەر لەگەڵ گەیشتنی وەرزی سەرما و زستان چ لە کۆنەوە تاوەکو ئێستا ئامادەکاریی باشی بۆ دەکەن هەر لەوەی کە سوتەمەنی کۆ دەکەنەوە یاخود ئەگەر لە گوندەکانە بندار کۆ دەکەنەوە بۆ ئەوەی کە زۆپای دارەکانیان بە دارەکان گەرم بکەن لە زستاندا و هەروەها خواردنی تایبەت بە وەرزی زستان ئامادە دەکەن و هەروەها ئامادەکاریی باشی بۆ دەکەن هەم لە ڕووی جلوبەرگەوە هەم لە ڕووی هەموو بابەتەکانی دیکەوە جا خۆی لە خۆیدا بوونی بەفر و بوونی باران بابەتەکانی دیکەی تایبەت بە زستان کاریگەری لەسەر هەرێکەمان هەیە بۆ نمونە ئەگەر بەفرێک باری بێت کەیتە دەرەوە دەبینیت سەرجەم زەوی بە سپی خۆی پۆشیوە هەر لەخۆوە دڵ و دەروونت ئارام دەبێتەوە جا ئەمەش لە شاری شاعراندا ڕەنگی داوەتەوە جا زۆر بەمان یاخود بڵین کەممان هەبێت کە ئەم شعرەمان نەبیست بێت کە دەڵێت ئای لەم بەفرە باریوە زەوی یەک پارچە زیوە نەبەر دیارە نەدرەخت نە هەورازی بەرز و سەخت هەمووی لە بەفرا کپا بێسروەیە و بێچپا جا خۆی شعرەکە زۆرە و ناوەندەکانی خوێندنیشدا بوونی هەیە و ئەم شارەکە هەم کارگەری لەسەر منداڵان دروست ئەکات چڕوانینی منداڵان بە تایبەت کە لە ناوەندەکانی خوێندندا بوونی هەیە جیاواز بێت و بیر بکەنەوە لە زستان کە وەرزێکی زۆر تایبەت و وەرزێکی خۆشە جا کاریگەری زستان بێگومان لەسەر شاعیران کە بە چاوێکی دیکەوە و بە دڵ و دەروونێکی دیکەوە ڕوانیانە لە وەرزەکان کاریگەریەکەی جیاوازترە و بە شێوازی جیاوازتر لە بەخشان و نووسینەکان و شارەکانیاندا ڕەنگی داوەتەوە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین و گفتوگۆی وەرزی سەرما و زستان دەکەین لە ئەدەبی کوردیدا بە میوانداری ئەرسەلان تۆفیق نووسەر کە لە ستۆدیۆ لەگەڵماندا زۆر بەخێر مامۆستا ئەرسەلان زۆر سوپاس بژێر یاخوا بەخێر زۆر سوپاس لەگەڵم وەرزە سەرمایە و ئەم بەفرەی کە تازە باریەوە وەزع چۆنە وەڵامی خۆم سەرما بردەڵام هەر لە ئەسڵا زۆر حەزم لە سەرمان نییە بەڵامی تر وەرزێکی خۆشە یەکێک لەو شتانەی کە لە کوردستانە هەیە و خی گەورە پێی بەخشیوین جۆراوجۆری وەرزەکان ینی هەموو وەرزەکان لە کوردستانە بەدیەکرێت چه هاوین چ پاییز وەزستان و بە تایبەتی وەرزی زستان زۆر زۆر جوانە لە کوردستانە لەبەرەوەی خاوەنی ڕێژەیەکی زۆری چیا و دەشت و دۆڵین و ڕنگدانەوەی تایبەتی هەبووە لەسەر ئەدەبیات و کللتور و ئەوانیش وەکو جەناب دامەژێت بێت جا بەیانی کە من هاتم بۆ کەناڵ هەر چێ ئەزمەڕ و گۆژت ئەبینی سپی بووە هەر لە خۆ دەروونت ئارام ئەبوو ینی کاریگەری لەسەر لایانی دەرونیش هەیە مامۆستا با باسێک لەوە بکەین بزانین ئایا لە کۆندا و لە ئێستادا وەرزەکان چ کاریگەریەکیان لەسەر لایانی ئەدەبی و شاعیران هەبووە ئەلبەتە کە ئێمە باس لە ئەو بابەتە ئەکەین ئەبێت تۆ زێک زیاتر بڕۆینە دوورتر چونکە ئێستا بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەواوە وەرزەکانیش تۆزێک گۆڕانکاریان بەسەر هاتووە ینی بۆ نمونە زستان سەختیەکەی جاران و جوانیەکەی جاران و ئەو شێواز و تایبەتمەندی جارانی نەماوە چونکە وەرز گۆڕانکاری لە کەشوهەوا ڕوویداوە ساڵی وا هەیە ئەسڵان هەر بە ڕێژەیەکی زۆر کەم نەبێت لە چیاکانە لە دەشت و دەرو لە ناو شارەکانە بەفر نابارێ ئەمەش بەڕاستی کاریگەری لەسەر ئەدەبی ئێستامان لەوە چێ هەبێت لەسەر کللتوری یا با بڵم لەسەر شێوازی بیرکردنەوەی ئێستامان هەبێ بەڵام ئەگەر تۆزێک زیاتر بڕۆین بۆ بیستەکان و سیەکان سیرەکەین کاریگەریەکی زۆر زۆری هەبوو بە تایبەتی لەسەر ئەدەبی کلاسیک لەسەر پەند دروستکردنی پەندی پێشینان و ئیدیۆم لەسەر بابەتی چیرۆک لەسەر بابەتی حکایەت و خەیاڵدانی خەڵک هەموو ئەمانە کاریگەری زۆر تایبەتیان هەبووە چونکە ئەگەر بیرمان نەچێ بەشێکی زۆری کوردستان ئەکەوێتە ناوچە کوێستانیەکان ئەو ناوچە شاخاویانە بە تایبەتی کوردستانی ڕۆژهەڵات بەشێکی زۆر کەمی نەبێ گەرمەسێرە هەمووی شاخاوی و بەفر و وەرزی زستان زۆر بە چڕی تێدا ڕنگ دەداتەوە هەروەها باکووری کوردستانیش بەڵام ڕۆژاوای کوردستان و کەمێکیش باشوور گەرمەسێرمان هەیە زستان بە شێوازە چڕی و خەستیەکەی ئەوەی کە تۆژ ئاماژت پێکرد لە چیاکانە بەفر ببارێ و سپی پۆش بکرێ مێزەری سپی بنێتە سەر بێگومان ئەو کاری با بڵێم بەو شێوازە نییە چونکە گەرمەسێرمان هەیە بەڵام لە هەمان کاتیشا دابارین بارانبارین گۆڕانکاری هاتنی وەرزی سەرد و سەرما کاریگەری تایبەتی خۆی هەبوو هەرێکی بە شێوازێک و دوجاری شاعیرەکان هاتوون هەرێکی بە شێوازی تایبەت بە خۆی تعبیری لێ کردووە ینی بۆ نمونە لە ئەدەبی ئیدیۆمە با بڵێم لە کۆکردنەوەی پند و ئەوانە کاریگەری هەبووە لە شێعرە لە چیرۆکاوەکو ئاماژەشم پێکرد
باشە جیاواز لە شاعیرانی وتە باشوور و هەروەها ڕۆژ ئاوای هەرمی کوردستان ئەو شاعیرانی کە لە ڕۆژهەڵات و وەروەها باکوور و تقریبان ئەم ناوچەی خۆشمان بە چه شێوازێک وەصفی زستانیان کردو بە تایبەت وەرزی سەرما و بەفر و ئەو بابەتانە؟ وڵا شێوازەکان زۆرن من لەبەرەوەی شعرەکان ئەگەر ستەم لە شاعیرەکان نەکەم بۆکو خۆی مەجبور هەم بیان خوێنمەوە ئەگەر ئیجازەم بدەیت بۆ نمونە لە زستان وەک هێمای پیری و کۆتایی تەمەن بەشێک لە شاعیران باسییان کردووە بۆ نمونە مەولەوی لە شعرێکە کاڵێەوە سپێتی لە دەم چاومیان لە مۆکانمان دەرکەوتووە ئەمە بەشێکە لەوەی کە کۆتایی بە تەمەن هاتووە زستانیان وەکو تعبیر لە پیرێتی وەکو دوورکەوتنەوە لە کۆتایی با بڵێم کاتێک وەرزی پاییز کۆتاییەت و بەهار و هاوین و پاییز کۆتاییەت و وردەورداچێتە ناو فەسڵی زستانەوە و ئینسان سەر و ڕیشی سپیە بێ یا ئەگەر خاتونان قژیان سپیە بێ چرچ و لۆچەکەوێتە دەموچاوە ئەوانە ئیتر نیشانەکانی پیریە بۆیە بەشێک لە شاعیران بەم شێوە باسییان کردو بەشێکی تریشان زستانیان وەکو ململانەیەکی سروشت وەکو خەبات وەکو کۆڵ نەدان وەکو ئەوەی کە غیرەتتان بێ زستانیش کۆتاییە دەم سەر ماوسۆڵە کۆتایی دێت ئەمانە بەشێکی دیکان باسییان کردووە و هەروەها هەندێک جار شاعیران وەکو یعنی پاکی و جوانی و نەزاهەت و خاوێنی و بێگوناهی و سپیبوونی دەرونی ئینسانەکان لێکیانداوەتەوە بە تایبەتی لە بەفرا تعبیران زۆر لەوە کردووە و هەندێک جاری زستانیشان وەکو سیمبولی ستەمکاری و توندوتیژی و چەوساندنەوە و داپۆشین و داپڵۆسینیش وەصف کردووە بۆ من هەندێک جار باسییان لەوە کردووە کە ئەمە ئەم بەفرە چۆنە نیشێت هەموو شتەکان خامۆشەکە ستەمیش ئاوها هات هەمووی خامۆش کرد و هەمووی داپۆشی و مەحوی لە بەشێک لە شعرەکانیان زستان وەکو پیربوون وەکو عەرزم کردی باسەکە و شاعیرەکانیش هەرێکیان بە جۆرێکی کە تعبیران لێ کردوێتەوە ئەگەر نالی زستانی وەک جەستەیەکی بێڕۆح وەکو سارد و سڕی وەکو ئەوانە وەصف کردووە شەرکۆبێکە زستانی خسۆتە بابەتێکی سیاسی و مرۆیی و هەرێکیان بە شێوازێک جەدوایی لە درێژی بەرنامەکە ئەگەر پرسیاری دیکەت نەبوو من نەتوانم بەشێک لە شعرەکان نمونەبێنینەوە وەڵا با حەزەکەی یەک دوو پرسیارەتە بکەین دواتر شعرەکانیش ئەخوێنینەوە لە بابەتی ڕەوانبێژی و وەروە بابەتی جوانکاری شعرەکاندا تا چەندێک ئەو شعرانەی کە تایبەت بە زستان وتراون جیاوازیان هەیە لەو شعرانەی دیکەی کە بۆ بابەتەکانی دیکە وتراون پێویستی بە شرۆڤەیەکی زۆر هەیە لەو بابەتە بە تایبەتی دەقی شعرەکان هەرێکە بچێتە سیاقی خۆی و هەرێکە لە بواری خۆیان باس بکرێ بەڵام پێم خۆش بوو بۆ عامی خەڵک بۆ بینەرانی خۆشەویست هەندێک لەو ئیدیۆمانە باس بکەین کە هاتووەتە ناو ئەدەبی کوردی و پەیوەندی ڕاستەخۆیشی ئەگەر بە شعرەکانەوە نەبێ بەڵام بە پەندی کوردیەوە کاریگەری زۆری هەبووە ینی ئەگەر ئێمە یەک تۆ چڕی بکەینەوە ئەزانین کە زستان چ کاریگەریەکی هەبوو ینی بۆ نمونە لە پەندی کوردیاڵە زستان بە ئاگر بەڵام هاوین بە سێبەر زستانی هەورامان مەرگی هەژاران خوا تاکێ و نەبینێ بەفری تێ ناکە و ئەگەر سەرما هات ئێمەش حازرین بلەرزین ئەمن بەفرنیم بتوێمەوە ئەمە هەندێک جار بەکارێنراوە بۆ بەرەنگاربوونەوە ئەوانە زۆر بابەت جوانی پندەکان لەوایە کە تعبیری پشتیانەوە بەستی تریان هەیە لە پشتەوە بێگومان ئیدیۆم کوردکراوەیەکی چیرۆک یاوەکو ئامۆژگاریگەلێکی زۆر دوور و درێژە ئەوە توانیوانە لە وەکومانشێتێکی ڕۆژنامەکان چۆن بە چەند گوشەیەک تێدەگەێنێ کە بابەتێکی دوور و درێژ چۆنە ئەوانیش ئاوا هاتوون تعبیران لێ کردو و لێکیان داوەتەوە ئەوە قسەی سارد مەحەبەتی گەرم ئەبا ینی زۆر جارکە ئەمە باس ئەەکەی کە یەک قسەی سارد کە ساردەکەیان لە زستانەوە هێناوە ئەوە بەڕاستی کاریگەری زۆری هەبووە زستان شەوێکی ما بێ کاری خۆیەکە ئەمانە هەمووی هەڵقوڵاوی ناو ئەو ئەزمونە دوور و درێژە بوون کە لەگەڵ وەرزی سەرما و وەرزی زستانە دەست و پەنجیان نەگرم کردو لەگەڵی بووە جەمامۆستا ئەگەر شعرەکان بتوانیت پێمان بڵێیت کام شعرە هی شاعیرە تایبەتە بە زستان و پێشکەشمان بکەیت بەسەرچاو یەکێک لەو شاعیرانەی تر کە عەرزم کردی گۆرانی شەر سرد و بەفری هەیە تیایدا ئاماژەی بە هەنێک شت کردووە لە بواری چیرۆکە حسێن عارف و هەندێک لە شاعیرانی تریش ئەمانیان کردووە با من ئەحمەد موختار بەگی جا فەڵێ دڵم هاوینە بۆ وەسڵی بەڵام ئەو مەیلی زستانە خەزانی بۆیە کرد خەڵقی ناعمری وەک بەهاری من
یعنی سەیری کە چەند ئەم بەهاوینی گەرم و گوڕی ئەڕوا بەرە و کەسی خۆشەویستی یا کەسێکی دیاری کراوە کەچی ئەو ئەڵێ محەبەت و کاردانەوەکانی ئەو بۆ من زستانە. ئەمە تعبیرێکی ئەحمەد موختار بەگی جافە، بەڵام ماوەسا هێمنی موکریانی ئەڵێ بەهار بوو فەسڵی زستانم ئەگەر یارم لەگەڵ بایە درۆیە گەرگوتویانە بە خونچەیەک بەهار نایە. لە بارانێ مەپرسە تا هەور بگری بەری ڕۆژێ دەبێ بگریم هەتا ڕووی تۆ لە ژێر چاو شێوی ڕەشدایە. مەوسەسەی کامیلی ئیمامی کە بە شاعیری کۆماری مەهاباتیش بەناوبانگە و شعرەکانی کاریگەری هەبووە لەسەر کۆماری یەکێک بۆ لەو کەسانەی کە لە شعر و لە ئەدەبیاتی کۆماری مەهاباتە کاریگەری هەبووە. ئەویش لەباری زستانەوەڵێ یاخوازستان بە خێرێ چونکە وەک یاری منە، سارد و سڕ بێمیهر و بێمەی لە جەفاکاری منە، ڕووی لەسەر کوێستانەکان تاڵە بەڕق هاتوێتەوە، هەروەکو یار دێتەوە ماڵێ بە ئازاری منە. لە هەمان کاتە ماوسە قانعی شاعیری شەڵێ ئەی وەتەن زستانی ساردت وەک هیوای کوردانمە، ڕوت و قوتی دارەکانت وەک گرۆی لاوانمە، بۆ کڵۆڵیت قڕ بپێوم وەک خوڕی سەرشانمە، بەفر و باران و بڵوکەت هەروەکو گریانمە، تۆ خەریکی مردنی بۆیە منیش دواگیانمە، خوێنی گەرمم ساردە بێشک هەروەک بەفراوی تۆ. ماوەسە پیرەمێردی شاعیریش ئەگەر ئیجازەم بێ بە ئەوەی ماوەسە پیرەمێردی شتێک بڵێم کە هەمومان ئەو شعرەمان بیستووە و بە تایبەتیش خراوەتە نێو پرۆگرامی خوێندنیش کە دەڵێ سبەینێ بوو لە خەو هەستام کڕوانیم بەفرەباری وە، سلێمانی ئەڵەی بەلقیسە تارای زیویلین پۆشیوە، دەمێک بوو چاوەڕێی بەفرێکی وا بوو، مژدە بێباری سرم بەفرە کەچی هێشتا شەڕەتۆ پەڵمە واری. ئەمە بەشێک بوو لەو شعرانە. ئەجینا شاعیرەکانی دیکەش شعری زۆران لەو بارەوە وتووە. دەکرێت بڵێن هەموو شاعیران کاریگەر بوون بە وەرزی زستان و شعریان بۆ نووسیوە؟ خۆی شعر کاردانەوەی ناخی ئینسانە، بۆ چوونەکانی ئینسانە بەرامبەر بەو چواردەوری کە ئەگوزەرێ یاکو ئەو ژینگەی کە تایەتی یا ئەو هەڵوێستانەی کە تەیەکەوێ. بۆیە زستان کاتێک کە باڵی کێشاوە بەسەر ناوچەکان و بەسەر گوند و دێهات و شوێن و شوێنی نیشتەجێبوونی شاعیرەکانە بێگومان ناکرێت کاریگەری تایبەت بەخۆی نەبوو بێ و ڕەنگەکان و دەنگەکان و شێوازی ژیان تایدا کاریگەری نەبوو بێ و ڕەنگی نەدابێتەوە لەسەر شاعیرەکان و لەسەر شعرەکان. بۆ شتێکی تەبیعیە زستان کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر شعری شاعیران، لەسەر بۆچوونیان، لەسەر بیرکردنەوەیان و ئەوشمان بیر نەچێ کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر نەک تەنها شاعیرەکان، لەسەر کۆی گشتی. ینی بۆ نمونە جاران کە هیچ شتێکی دیکە نەبوو لە سیەکانە چەند بۆ بە مانگ هەبووە پەیوەندی نێوان گوندەکان بچڕاوە، چونکە تابن میچی خانوەکان بەفر هاتووە، ڕێگە گیراوە، نەتوانراوە هاتو چۆ بکرێ. ئەمانە وای کردووە کە حیکایەت و کاڵەن حیکایەتی بەر ئاگردان یاوەکو چیرۆکە ئەفسانەیەکان یاوەکو ئەو چیرۆکە دەما و دەمەکان کە هاتوون کاریگەریان هەبوو. ینی بۆ نمونە باپیرە و داپیرەکان، باوکەکان دایکەکان لە ماڵانە بۆ ئەوەی کە مناڵەکانیان بێتاقەت نەبن لە کونجی ژوورەوە خزێنراون بە بەردەوام بیران لە شعر کردوێتەوە، بیران لە چیرۆک کردوێتەوە، چیرۆکی دوور و درێژان بۆ گەڕاونەتەوە. ئەسڵەن چیرۆکی وا هەبووە بە مانگ تەواو نەبووە، مێشکی کردی خۆیان بووە، داهێنانی خۆیان بووە. ئەمانش بەشێک لە ئەفسانەی تێکەڵ بووە، بەشێک لە ئەزمموی خۆیان تێکەڵ بۆ وای کردووە کە جۆرێک لە جوان ناسی، جۆرێک لە داهێنان لە بواری ئەدەبی بە تایبەتی زستان کاریگەری هەبووە لەسەریان هەبووە لە لای میلەتی کورد. مامۆستا مەبەستی پشت شعرەکانی زستان ئەوانەی کە باز لە زستان دەکات زیاتر چ مەبەستێکیان لە پشتەوەیە جگەلەوەی کە وەسفش سروش ئەکەن، هیچ مەبەستێکی دیکە هەیە تیاندا؟ من عرضم کردی بەشێک لە شاعیران وەک ستەم بەکاریان هێناوە، ئەوەی کە سارد و سڕی، بەشێکی دیکەیان وەکو بێمەیلی و سارد و سڕی دۆستان و ئەحباب و خۆشەویستانیان بەکاریان هێناوە کە زستان چۆن ساردە تەزیوە، ئاوها هەست و نەستی ئەوانیش تەزیوە بەرامبەریان. بەشێکی دیکەیان وەکو کۆتایی تەمەن و وەکو پیری و وەکو نەخۆشی و وەکو سارد و سڕی و ئەمانە بەکاریان هێناوە. هەریەکەیان بە مەبەستێک، هەریەکەیان لە شوێنێکی جیاوازە. بەڕاستی من نەمتوانی هەموو شتەکان کۆ بکەمەوە، بەڵام هەندێک جار ژێردەستەیی و ئەوانە لەگەڵ سەرما پەیوەندیان کردوێتەوە بەیەکەوە کە چۆن هێرشی بەفروباران دێت و هەموو شتەکان داپۆشێ، ستەمیش ئاوها دێت و هەموو شتەکان داپۆشێ. بەڵام هەندێکیان بوونەتە هۆی ئەوەی کە کۆڕی گەرمی بنەماڵەکانی پێ جۆش بدەن. ئەمە وای کردووە کە
پەیوەندیەکان با بڵێم هەم ڕاستە و خۆبێ هەم پێچەوانە بێ یعنی هەندێک جار لە بواری جوانی و جوانناسیە بەکارێنێناوە هەندێک جاریش لە بواری تونوتیژی و لە بواری ستەم و لە بواری داپلۆسینە بەکارێنێناوە. باشە ئەگەر خۆت نووسەریت مامۆساییان و خوێندنەوەت بۆ شارەکانی ڕابردووە ئێستاش بە دڵنیاییەوە کردووە جیاوازی ئەو شارانەی کە شاعیرانی کۆم بۆ زستانیان نووسێ و لەگەڵ ئەوانەی کە ئێستا دەنووسرێت جیاوازەکەی زیاتر لە چ ڕۆیەکەوەیە؟ جیاوازی شعر بە شێوازێکی گشتی لە سەردەمی کلاسیک بۆ ئەم سەردەمەی ئێستای دوای پۆست مۆدرنێتە و دوای ئەوەی کە ئێستا شعرەکان شعری ئازاد و ئەوانن بەڕاستی جیاوازیەکان هەم فکریە و هەم لە ڕوانگەی ڕواڵەتی و دیکۆریشەوە جیاوازی زۆریان تێدایە بەتایبەتی کلاسیک زۆر پشتیان بە مانا بەستووە پشتیان بە ماناقوڵەکان و خواستنی مانایەک بۆ مانایەکی تر و ئاڵ و گۆڕپێکردنی دنیابینی کەسەکان کاریگەری هەبووە بەڵام لە ئێستادا بەڕاستی ئەوە کاریگەریەکی بە شێوازێکی دیکە هەیە چونکە وەکو وتمان ژینگە چواردەور ئەم لاولا کاریگەری هەیە لەسەر شعرەکان ژینگەی ئێستاش کاریگەری لەسەر شاعیرانی ئێستا بۆ ئاشان من زۆر شارەزای شعری نوێ نیم بەو دەرەجەیە کە لە شعری کلاسیک و لە بوارە کلاسیکەکە من تۆزێک خوێندنەوەم بۆی هەبووە بەڵام ئەوەی کە هەیە بەڕاستی لە هەموو سەردەمێکە سروشت چواردەور وەرزەکان کاریگەری تایبەتیان هەبووە لەسەر شاعیرەکە. پاشەی شعرێکی تر ئامادە کردبووی پێشەش؟ وەڵای ئەوەی کە ئامادەم کردبوو بۆ بەڕێستان ئەوانە بوون کە بە کورتی تەنها بابەتە زستانیەکانم لێ دەرهێنا بوو بۆتان و ئەمێ ئاماژەش بەوە بکەم کە لە ڕۆمانی شارە مامۆستا حسێن عارف زۆر وەسفێکی زستانی کردووە لە عەلی ئەشرەفی دەروێشیان لە کێوی نەورۆزە بە هەروەها فتح ئەمیری لە هەوارە بەرزیشە ئەوش باسییان کردووە یعنی هەر شعر نییە بەڵکو لە بواری چیرۆکیش لە بواری ڕۆمانیشە زۆر باس کراوە. مامۆستا هێمن باس لە بابەتێکە لەوە بزانم لە سیەکانایە کە بەفرە و ناوچەی چۆن داگیر کردووە و توانیوانە با بڵێم لە ڕێگەی خۆیانەوە بتوانن وەرزی سەختی زستان لەسەر هەژاران و لەسەر نەداران کەم بکەنەوە. مامۆستا هێمن زۆر بە وردی باسی وەرزی زستانی کردووە لە بەرەوەی خۆی لە ناوچەیەکی زۆر ساردی زستانیە بووە بۆیە کاریگەری لەسەر مامۆستا هێمنیش زۆر هەبووە. مامۆستا دەکرێت بڵین بەکارهێنانی وشەی پەتی و ڕەسەنی کوردی لە شارەکانی کۆندا بەتایبەت بۆ وەرزی زستان زیاتر بۆ لەوەی کە ئێستا بەکاردەهێنرێت یان دەکرێت بڵین ئەو شعرانەی کۆن سەرچاوەی وشە ڕەسەنەکانی کوردین کە لە ئێستادا بوونیان نەماوە؟ وەڵاهی ناکرێ بڵێن بوونیان نەماوە بەڵام ئەکرێ بڵێن کەمتر بەکارهێندەوە بەتایبەتیش ئەگەر تۆزی زیاتر بڕۆین لە شعری کلاسیکە پەنا بۆ زمانەکانی دیکەش براوە یعنی هەر کوردی نەبووە بەڵێ کۆمەڵە وشەی کوردی زۆر ڕەسەن و پەتی تێدا بەکارهێنراوە بەڵام لە سەردەمی کۆمار و بەتایبەتیش لە دوای ئەوەی کە با بڵێم پێش ئەوە بابانیەکان کاتێک کە دروست بوون سێ کوچکەی بابان زۆر لێرەوە پەنابراوەتەوە بەکارهێنانی وشەی کوردی بەتایبەتی لای سالم و نالی و کوردی و بە دوای جاریش قوتابخانەی ڕوانگەیەکان کە هاتوون ڕوانگەیەکانیش زۆر کاریگەریان هەبووە و مامۆستا گۆرانی شاعریش بەڕاستی کاریگەری تایبەتی هەبووە لەسەر بەکارهێنانی دەستەواژەی کوردی دەستەواژەی پەتی بە تەواوەتی مامۆستا هەژار ڕۆڵی تایبەتی هەبووە و ئەوەشی ماوەتەوە کە ئاماژەی بکەم بەڕاستی مامۆستا شێرکۆبیەکەس لەتیف هەڵمەت ئەوانە کاریگەری زۆر ئەرێنیان هەبووە لەسەر بەکارهێنانی وشەی کوردی یعنی بە بڕای من ئەگەر یەکێک هەبێ بتوانێت فەرهەنگی شێرکۆ بە تایبەتی مامۆستا شێرکۆبیەکەس بتوانێت فەرهەنگی وشەدانەکانی بهێنێتەوە کۆی بکاتەوە یعنی وشەی وای تایە بێ بگەڕێ بۆ ماناکەی و بگەڕێ بزانی چی تایە. مامۆستا هەژاری موکریانی لەو بوارە کاریگەریەکی زۆری هەبووە بە تایبەتی لە هەمانە بۆرینا بەدەرلەوە چۆن قسە لەسەر هەمانە بۆریناکرێ بەڵام ئەو توانیوێتی لە ناوچە جیاجیەکان لە گوندەکان لە شوێنە دوورە دەستەکان وشەگەلێکی زۆرمان بۆ کۆبکاتەوە و بتوانێت لە ناو دووتێی دوو بەرگی کتێبی هەمانە بۆرینا کۆی بکاتەوە بتوانین ئێمە سوودی لێ ببینین. بەکارهێنانی ئەم وشانە بەڕاستی زۆر گرنگە چونکە یەکێکە لە پێکاتە سەرەکیەکانی زمان و زمانیش بەشەکە لە نەتەوە وەکو بەڕێستان دەزانین. مامۆستا شارێکی مامۆستا لەتیف هەڵمەت هەیە کە لەوانەیە لە ناوەندەکانی خوێندندا تاوەکو ئێستش بوونی مابێت ئای لەم بەفرەباری و زەویەک پارچە زیوە. جا ئەمە بکەمە هەوێنی پرسیارەکەم
زۆر باسمان لەوە کرد کە وەرزەکان چ کاریگەرییان لەسەر شاعران هەیە دەکرێت بڵین شاعرەکانی شاعران چ کاریگەرییان لەسەر خوێنەران هەیە بەتایبەت ئەو شاعرانی کە لە ناوەندەکانی خوێندەدا بوونیان هەیە خۆی شعر و ئەدەبیات لە ڕاستی ئەگەر ئێمە تۆزە کورتی کێنەوە بریتێ لە ئاڵ و گۆڕپێکردنی وشە لە هێنانی ئەو وشانەی کە خەڵک بە شێوەیەکی گشتی قسەی پێیەکە بەڵام ئەو بە گۆڕینی بەستایلی تایبەت بەخۆی بە گۆڕینی شوێنەکانیان وای لەیەکە کاریگەری دروست بکە ینی هەندێک جار عەرەبەکان ئەڵێن سیحرە ئەڵێن شعر ئەبێتە سیحر کاتێک ئەم شعرە ئەم کۆمەڵە ڕستەیە بەسەریەکەوە دەخەمڵێت معنا و مەدلولێکی تایبەتیەدا بەڕاستی کاریگەری لەسەر گوێگر لەسەر متەلەقی لەسەر خوێنەر دروستەکە و ئەمە ژواکات هەندێک جار ئاڵ و گۆڕ لە فکرە دروستەکە ئاڵ و گۆڕ لە تێڕوانینمانە دروستەکە ئاڵ و گۆڕ لە پێناسەکانمانە دروستەکە بۆ هەموو شتێک کاتێکیش کە ئەچێتە ناو ئەکادیمیا ئەچێتە ناو خوێندن ئەچێتە ناو پرۆگرامی خوێندن ئەو کاریگەریە زۆر زۆر زیاتر ئەبێتە بەڕێستان لەوەچێت لە کاتی خوێندنەوە تا ئێستا ئەو شعری ماوەسا لەتیف هەڵمەتان بە بیر مابێ کە چۆنە و ئەمانە واکە وردە وردە لە زیهنی خەڵکە زیاتر بمێنێتەوە و کاتێکیش ئەو وەرزە دێتە پێشەوە یەکسەر بابەتەکە دێتەوە زین و ئەکەوێتەوە بیرت و کاریگەریەکانی لەسەر دروستە بێتەوە زۆر جار هەر ئەو شعرشمان ئەوت لە کاتێکدا کە بە فرەباری و ناوەکانمان ئەگۆڕی و ئەمان کرد بە نای ڕفیقەکانمان کە لە شارەکەدا هەیە مامۆستا باسێک لەوەم بۆ بکە کە ئایا لە پەخشانەکاندا و لە بابەتەکانی دیکەی ئەدەبیدا بە چه شێوازێک باز لە زستان و بەفرکراوە زۆر باسمان لە شعر کرد ئەمەوێت لە بابەتەکانی دیکەشدا لەلانی ئەدەبیەوە بزانم چۆن باز لە شعر لە زستان کراوە هەر ئەو بابەتانەی کە کاریگەری لەسەر شاعیرەکان بووە بە هەمان شێوە کاریگەری لەسەر چیرۆک نووسان لەسەر نووسەرانی شەبووە یعنی بۆ نمونە بڕۆ یاداشتەکانیان بخوێنەرەوە یاداشتی سیاسەکان یاداشتی کەسانی دیار و بەناوبانگیش بخوێنەرەوە ئەوانیش دووبارە زستان کاریگەری هەبووە لەسەریان بە شێوازێک بۆ نمونە لای هەژارەکان هەمیشە زستان مای خۆشی نەبووە چونکە زستان هەم سەرمایان بووە بەرگیان دڕاوە و هەم خواردن و پێداویستی تایبەتیان نیانتوانی ئەوەندە هەڵبگرن بەڵام لە لای دەوڵەمەنەکان بە شەوچەرە و بە بەڕێکردنی کاتێکی خۆش و مانەوەیەکی زیاتر کاریگەری هەبووە لای شۆڕژگەڕەکان بۆ نمونە بۆتە هۆیەوەی کە ڕێگە بگیرێت و نەتوان چالاکیەکانیان ئەنجام بدەن لای ئەوانەی کە حکایەتی دەمەوەدەمیان گێڕاوەتەوە بۆ تەمایی دروستکردنی چەندین چیرۆکی ئەفسانەی و گەڕانەوەی بۆ نەوەکانیان هەر یەکە بە شێوازێکی تایبەت بە خۆی گرنگی پێداوە توانیوانە بە شێوازێک بیگۆڕن کە سوودی بۆ چواردەوە یا بۆ کاتەکە یا بۆ شێوازی بیرکردنەوەی خۆیانان هەبوو بێت جا زستان زۆر تایبەتمەندی جیاوازی هەیە هەم لە خواردن هەم لەو ئامادەکاریانەی کە ئەکرێ بەڕێزت هیچ یادگارێکی هەیە لەگەڵ وەرزی زستان و شارەکان و یان ئەگەر لە مناڵیدا چیرۆکیان لە وەرزی زستاندا بۆ تۆ گێڕابێتەوە هیچ یادگارێکی وات هەیە؟ وەڵا زستان کاریگەری لەسەر تاک بە تاکی ئێمە هەیە هەچەند ئێمە بڵێن ئەو لەو تەمەنەی ئێمە زستان ئەو قورسی و سەختی جارانی نەمابوو بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوە بەڵام هەر یەکە لە ئێمە کاریگەری تایبەت بەخۆی هەیە بۆ نمونە ئێمە لە سەردەمی جەنگی عێراق و ئێرانە کە ئیتر لە جەنگی 8 ساڵەیە مابووینەوە بڵێن ئەمان خوێن لە قوتابخانە کاریگەریەکی زۆری زستانمان لەسەر بوو چونکە هەم نەوت ناتوانرە دابین بکرێەوە هەم پێداویستی گەرمکردنەوەی قوتابیانیش ناکرا بۆیە لەو سەردەمەدا بەڕاستی ئێمە زۆر بێتاقەت بووین زۆرمانە بووین تەنانەت تەنەکەمان ئەبر تەنەکەی ڕۆن کونمان تێکرد و دارمانە برد لە ناو پۆلەکانە ئاماسووتان بەس بۆی گەرممان بێتەوە لەبەرەوەی نەوت نەبوو من بەبیرم دێت لە ساڵی 82 ئەو زستانە نۆ جوود گۆرەویم سووتا لەبەر چی قاچمان ئەوەندە سەرمای بوو کاتێککە گەرممانە کردەوە کاتێ بە خۆمانمان نەزانی گۆرەکانمان سوتاون ئەوە بەشێکی و بەشێکی تری لە ڕاستیا دیوە خۆشەکەیەتی کە ئێمە لەو سەردەمەیە کە مێرمنداڵێک بووین توانی بوومان بە شتە خۆشەکانی خۆمان و بەتایبەتی بە ئەوە چوونە دەرەوە و بە یاریکردن و بە دروستکردنی شێرە بەفرینەوە بوو کەڵی بەفرینەوە ئەوانە جەوێکی تایبەتمان هەبوو و هەندێک جار سەرکێشیشمانە کرد بەڕاستی لەو زستانە کە لە شوێنە گەرمەکان لەو شوێنانەی کە کانی و ئاو سەرچاو بوون وەکو تەحەدایەک وەکو ئاڵنگارێکی گرنگە چوین هینمانە کرد ینی
مەلەمانە کرد مەلەکردنیش لە وەرزیستانە بەڕاستی چێژێکی تایبەتی پێداوین هەچەند تۆزێک سەرخەریەکی تیا بوو زیادە ڕۆیەکی تیا بوو بەڵام ئەوانە یادگاریەکی خۆش بوون بۆ ئێمە لە سەردەمی ئێمەدا بەڕاستی بەفر ئەوەی کە بەبیرم ما بێتەوە ساڵی 82 بەفرێک باری بۆ ماوەیەکی زۆر دەرگای قوتابخانەکان داخرا ڕێڕە کارەبا بە تەواوەتی نزیکی مانگێک زیاتر کارەبا بە تەواوەتی بڕا نەتوانرا چارەسەری بکرێ من بەبیرم دێ ئەوەندە بەفرباری بوو کە عەمودی شکاندبووە ستوونی کارەبا بەو بەهێزیە عەمودی کارەبای شکاندبووە تەلەکان بچڕابوون ئەمە وای کردبوو بەشێک لە گیانەوەرە کێوەکان کە ئەو کاتە زۆرتر بوون پەنایانە هێنا بۆ شارەکان بۆ گوندەکان بۆ پەیداکردنی جۆرێک لە خواردن هەر ئەو سەختیە زۆرەشە بۆ خەڵکی ئێستا ئاوات بۆ کاتەشە خوازێت کە ئەو کاتە زستانی و کاتە خۆشتر بۆ بەلایەوە خۆشیەکەی چی بوو بۆ ئەندازەی ئێستا خەڵک پشت بە پارە و داهات و با بڵێم بە پارەی کاش ئەبەستێ خەڵک ئەوەندە لەو سەردەمانە پشتی بە پارە نەئەبەست بە ئەندازەی ئێستا چونکە بەشێکی زۆری خواردنەکان سروشتی بوون هەڵە گیران وشک ئەکرانەوە ئامادەکاری ئەکرا بۆ وەرزیستان ینی بۆ نمونە بۆ کەشک و دۆینە و ترخێنە و خواردنە سەوزایەکان کە وشکەکرانەوە هەڵە گیران بۆ ئەم وەرزە جا هەندێک لە باو باپیرانمانیان و بەڕاستی وەرزیستان ئەوەندە درێژە هەچی خواردنی پاشەکەوتکراو هەیە هەمووی لەگەڵ خۆیان بە یعنی کاتێک دەزانی خەزێنەکە گەنجینەکە هیچی تێدا نەماوە ئەمانە بابەتگەلێکی گرنگ بوون بەڕاستی وەرزیستان وەرزێکی تایبەتە ڕنگ و ڕوومای زەوی سروشت هەمووی ئەگۆڕێەوە پێداویستەکانیش پێداویستێکی دیکەن لەگەڵ وەرزی باڵ وەرزەکانی دیکەدا بۆیە زستان کاریگەریەکی جوانی هەیە و بەڕاستی دڵ و دەرونی ئینسانیش ئەکاتەوە بۆەوەی کە بە تایبەتی بەفر ئەبینێ کاتێککە بەفر ئەبینێت لە خۆیەوە دڵ و دەرونی ئەکرێتەوە بەڵام بەڕاستی حەزەکەمەوە بە فرسە دەزانمەوە بڵێم کە دەوڵەمەنەکان ئەوانەی کە دەستیان لە گیرفانی خۆیانە هەیە حەقە لەم وەرزە زیاتر دڵکراوەتر بن ئاگیان لە خەڵکی فەقیر وەژار بێ ئاگیان لەوانە بێ کە توانای گەرمکردنی ژوورێکیان نییەوە ئاگیان لەوانە بێ کە توانای ئەویان نییە خواردنێک یا ژەمە خواردنێکی گەرم و گوڕ بۆ خۆیان بۆ مناڵەکانیان دابین بکەن مامۆستا ئەگەر بابەتێکی دیکەمە بێت لە بواری ئەدەبیدا لە بەتایبەت لەسەر وەرزی زستان من ئاماژەم پێ نەکردێت و پرسیام لەسەر نەکردبێتەوە پێمان بڵێ چی بوو وەڵا بە کورتی هەرە و بابەتانە بوو کە عەرزم کردی ینی کاریگەری زۆر قوڵی هەیە حەقی وایە لانی زانکۆی ئەوانەی کە لە بواری کوردی و لە بواری ئەدەبیاتە شت ئەخوێنن گرنگی زیاتر بۆ بابەتە بدەن و گرنگی زیاتر بە کاریگەریەکانی وەرزی زستان لەسەر ئەدەبیات بدەن چونکە لە ڕاستیە کاریگەریەکی زۆر ئەرێنی هەیە و هەموو لایەنەکانی ژووکو ئاماژەمان پێکرد جێگەی ئەوەیە کە توێژینەوەی زیاتری لەسەر ئەنجام بدرێت مامۆستا من هیچ پرسیارێکم نەماوە جا ئەمە بزانم لە وەرزیستانە حەزێک بە کام خواردنە کوردەواریە زیاتر وەڵاهی من خۆم لەگەڵ خواردنە سروشتەکانە زۆر کەین و بینم باشە ئەکرێ بڵێم دووسێ خواردنیان زۆر تایبەتەن یەکیان ئەوەی کە پێڵەن شێلمێ ترخێناوە دۆیناوە بە تایبەتیش گەرمە کوتاو زۆر بۆ وەرزە خۆشە ئیتر بانەچینە لای قەل و قازەکە دەست خۆش بێ سپاس بۆ ئەرسەلان تۆفیق نووسەرکە لە سەدە لەگەڵمانی سپاس دەگەمەوەسا زۆر سپاس بێەوە